لە ڕۆژی جیهانی ژناندا لە پارێزگای هەڵەبجە لە مەراسیمێکدا خەڵاتی ڕێزلێنان بەخشرایە 50 ئافرەتی بارەمەند و خاوەنکار کە دایانەرانە توانیویانە لە ڕێگەی کار و پرۆژەی خۆیانەوە بژێوی خێزانەکانیان دابین بکەن و ژمارەیەک لە کچان و ژنانیش بخەنە سەرکار. تەڕەنێ مازانین کە لە 8 مارسە کە ڕۆژی جیهانی ژنانە بەدەر لەوەی کە ئێمە کۆمەڵک دروشمان هەبێ ئەمانەیە بە کردداری بیسەلمێنین کە ئەمە ژنە ئەمە خاوەنی کارە ئەمە توانیوێتی توانەکانی خۆی دەرخە ئەمە توانیوێتی کە بە تایبەتی لەم زروفەیە کە قەیرانێکی دارایی هەیە بەڵام ئەمان توانیانە بژێوی ژیانی خۆیان دابینکەن و نەک هەرخۆشیان چەندین کەسی تر چەندین ژنی تر و کچی تریان هێناوە خسویانتە سەر کارگەکانی خۆیان و کارەکانی خۆیان. ژنانی خاوەنکار دەڵێن لە ڕێگەی خستنەڕووی توانە و بارەکانیانەوە دەیانەوێت دەوە بڵێن ژنانی ژاوشەوی پیاوان دەتوانن کاری جیاواز و دایانرانە بکەن ئاماژەش بۆ دەکەن دڵخۆشن لەوە ڕۆژێکدا ڕێزیان لێ دەگیرێت. وەڵام ئێمە بە هەوڵ و هیمەتی خۆمان هەوڵەدەن بژێوی خۆمان دابین بکەین. هیوادارم هەموو ئافرەتێکی وەکو ئێمە پشتی بەخۆی ببەسێت و چاڕوانی ئەم ئەو نەکات بۆ یارمەتی بە خۆ ئەگە هەوڵ بدەیت خۆ پێویستی بە کەس نییە. وەڵا کێلانە دروست دەکەم کولێرێ کاکڵە گوێزنانی هەورامی دۆشاویت و ترشیات ڕوبە هەنار کولیچە و شیرینی و شت مرەبا دروست دەکەم هەموو شتێکەکەم چنینەکەم خەیاتی بەشی خۆمەکەم. هەر ژنێک لە هەر کارێک توانای هەیە و لیاقی هەیە بەکاری بێنێ لەو بوارەی کە ڕێپێدراوە بۆ ئەوەی کەسایەتی خۆی بۆ ئەوی داهاتی سەربەخۆی خۆی بۆ ئەوی ژیانی باش بۆ خۆی و ماڵ و مناڵ و خێزانەکەی فەرەهەم بکات و بۆ خۆی بوونی داهاتی سەربەخۆ بوونی کاری شایستە بە ژنان کۆمەڵگایەکی وشیار و کۆمەڵگایەکی ئاستبەرز پێک ئەهێنێ کە بەرەو بەختەوەری خێزانی و بەرەو بەختەوە خۆشگوزەرانی کۆمەڵگا سەر بکێشێت. ڕۆژی 8 مارسی هەموو ساڵێک دەیان چالاکی جۆراوجۆر تایبەت بە خولیاکانی ژنان ئەنجام دەدرێت. هەر لەم بۆنەیەدا 50 ژنی خاوەنکار و بارەمەندی هەڵەبجە خەڵەت کران کە لە ئێستادا خاوەنکار و پرۆژەی خۆیانن توانیویانە هەلیکار بۆ ژمارەیەک لە دەرچووی پەیمانگە و زانکۆ بڕەخسێنن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.